بجۆ تەماشای دۆسیەی کوژراوێکی نادیار بکە حاکم ئەمری گرتنی چەند کەسی تۆمەتباری دەرکردووە کە زۆربەیان بێتاوان دەردەچن لە دواییدا بەڵام ناویان دەزڕێ جاری وهەیە بکوژی ئەسڵی هەر نادۆزرێتەوە لە دۆسیەکانی پۆلیس و ئاسایش و دادگاکاندا جاریش هەیە کەسێکی بێتاوان تۆمەتبار دەکرێت بە کوشتنی کەسێک کە هەر ئاگای لێ نییە مێژوو بخوێننەوە بەڕێزان مێژووی دادگاکان دۆسیەکان هەڵدەنەوە بۆ دەردەکەوێت لە مێژووی مرۆڤایەتیدا لە دوور و نزیکدا چەندین جار دادوەر بەسە هوچووە تۆمەتبارێکی هێناوە و بە شاهیدێکی بەدرۆ بە بەڵگەیەکی ساختە ساخ کراوەتەوە کە فڵان کەسی کوژراو کە کەس نازانێت چیە کوشتوێتی ئەم کەسە کوشتوێتی دوای چەند ساڵ ئاشکرا دەبێ حاکم هەڵەی کرد لە بڕیارەکەیدا ئەو کەسە بێتاوان بوو بەڵگەکان دژی دروستکران و تۆمەتباریان کرد ڕووداوی واقعی لە کۆمەلگای ئاوادا زۆرن لە کتێبی چیرۆکە کاریگەریەکانی ژیاندا مامۆستا محەممەد ساڵح پندرۆیی ناسراو بە مامۆستا جگەرسۆز لە بەرگی دوو لە لاپەڕی 161 ئەفەرمێ گەوامی ئەگامۆ کابرایەکی گەنجی ڕەشپێستی ئەمریکی بوو تەمەنی 18 ساڵ بوو تازە گەیشتوە تەمەنی قانونی خۆی لە تەمەنی 18 ساڵیدا بە شوێنێکا تێپەڕی کەسێک لەو کۆڵانەدا کوژرا بوو بکوش قاتڵ دیار نەبوو چێیە کەسێکی خوانەناسی بێویژدانی شاهیدیدا کە ئەوی بینیوە ئەو کابرا ڕەشپێستە گەوامی ئەگام و ئەمریکەی بینیوە کە لەسەر ئەو کەسە بۆ دەستی ناوەتە قوڕگەوە خنکاندوێتی کوشتوێتی شاهیدی لەسەردا ناوەڕاستی ساڵی هەفتاکان بۆ کامێرە شتیوانە بووە هەموو دۆسیەکان دژی ئەم کابرا ئەم گەنجە تەمەن 18 ساڵە بوون حاکم دوای چەند جەلەسە بڕیاریدا کە ئەمە بکوژە بڕیاری زیندانی هەتایی بۆ دەرکەوت لە ساڵی 1975ەوە تا ساڵی 2015 ئەو گەنجە لە زیندانا بوو 40 ساڵی ڕێک لە زینداندا مایەوە بە تاوانی کوشتنێکی عەمدی کە شاهید لەسەری هەیە بەڵام دوای 40 ساڵ کە ئەو کات تەمەنی بوو بە 58 ساڵ واتە لە ڕۆژە کۆتاییەکانی تەمەنیدا بوو لە 18 ساڵی لە ئەمریکا چۆن سجنەوە لە 58 ساڵیدا دۆسیەی پۆلیس بۆی دەرکەوت ئەو کەسەی کە کوژراوە لە ساڵی 1975 لە 2015 قاتڵە ئەسڵەکەی دۆزرایەوە لە ڕووداوێکی کەدا تێوە گلا بوو دەرکەوت ئەوە بکوژ نییە کە 40 ساڵی ڕێکە بە بێتاوان لە زینداندایە ئەمجا هەموو دادگاکانی ئەمریکا بۆی هاتنە سەرخەت و لە 2015 داوای لێبوردنیان لێکرد حاکم بڕیاریدا 1 ملیۆن دۆلار 100 دەفتەر دۆلاری وەکو هەدیە بدرێتێ قەرەبووی ئەو 40 ساڵی بە بێتاوان زیندانی کراوە بەڵام ئەو داماوە کاتێک کە هاتە بەردەمی حاکم و وەرەقەی بەریئبوونی خۆی وەرگردەستی کرد بە گریان وتی ملیۆن دۆلارەکەش بۆ خۆتان تازە من چی بکەم لە ملیۆنێک دۆلار 40 دانە ساڵی تەمەنم لەو دی و شیشی زیندانەوە بەسەر برد بە ناحەق و ناڕەوا بەس خۆم دەمزانی کە بێتاوانم و کەسم نەکوشتووە ئێستا چ پارەیە قەرەبووی 40 ساڵ تەمەنی بەسەرچوون بۆ دەکاتەوە چ پارەیەک چ ملیۆن دۆلارێک قەرەبووی ئەوەم بۆ دەکاتەوە من هەموو گەنجێتیم ڕۆیشت نەخێزانم پێکەوە نەبوومە باوکی مناڵ نەخانەولانەیەکم هەبوو خرامە قاعی پیاو کوژانەوە ئەو کەسانی خراپەکان و دەستیان بە خوێنی خەڵک سوورە لە کاتێکە من مێرولەیەکم نەکوشت بوو بەس تەنها خۆم دەمزانی قاتڵ نیم هیچ کەس بڕوای پێ نەکردم جەنابی دادوەریش بڕوای پێ نەکردم 40 دانە ساڵی تەمەنم لە ژووری پیاو کوژاندا بەسەر برد بە ناحەق و ناڕەوا پارەکەم ناوێ گریاوەتی بەست و خوا دەستکارێکی ئەو قانونە بکەن من بۆم معلوم بوو ئەم قانونی سەرزەویە ناتوانێت مافەکان وەرگێتەوە من مافی خۆم مەگەر بەس لە خوا داوا بکەم هەموو تەمەنم بوو بە قوربانی هیچ بەڵێ زۆر جار بەڕێزان دادگاش تووشی هەڵە دەبێ کابرای شاهیدیش تازە مردووە چی لێ دەکەی لە گۆڕەکەیدا دەیهێنی مەحکەمەی چی دەکەی کە بە ناحەق کەسێکی توش کردووە ڕقێکی لێی بووە هەر کەسێکی خراپەکار و نەفسپیز بووە